پێشەکی بە خێراتنی ئەوەی بەڕێز دەکەم دەستان خۆش بێ بۆ ڕاگەن کارانی بەڕێستان کە هەموو کات لە قەوما و لە کارە ساتەکانە هەموو پێشەنگ بوونە لە پەخشکردنی ئەو نەهامەتیانی کە دێتە سەرگەلی کورد. بەڕاستی بەدەنگاوهاتنی خەڵک زۆر زۆر گرنگ بوو ئەم جارە وەکو جارەکانی پێشوو نەبوو لەبەر ئەوەی ئێستا هەموو کورد یەک جەستەیە بۆ یەک ئاماج خەباتەکە و دژمنانی کوردیش لێت ناپرسێتەوە تۆ کوردی ڕۆژ ئاوای کوردی ڕۆژ هەڵاتی کوردی باکووری بەس ناوت کورد بێ و شناست کورد بێ هەوڵی سڕینەوەی هەم ناسنامە و هەم شناسی کورد ئەدەن. بەڕاستی ئێستا ئەوەی لە ڕۆژ ئاوا ڕوئەدا سڕینەوەی شناسی کووردە تەنها شەڕی خاک نییە، شەڕی گەورە و بچووکە، شەڕی مناڵ و پیر و پەکەوتەیە بۆیان بچێتە سەر ڕۆژ ئاوا شتێکی بەسەر بێ یا ڕۆژ ئاوا بکەوێت دڵنیا بە ئێرەش بە دوایدادیە و پارچەکانی تشی بەدادادێ ئەوەی کە لە ڕۆژ ئاوا ڕوەدا ئێمە هەومان یەک جەستەین ئازارێ بە ئەوان ئەگا ئازارەکاتە جەستەی ئێمە بەڕاستی ئەگەر هەر کوردێک دڵسۆز بێ و ڕەسەند بێ ئەبێ بەو شێوە بیر بکاتەوە هەوڵ بدا ئەوەی کە لە ئیمکانێتی بە پێی توانای خۆی بتوانێت هاوکاری ڕۆژ ئاوا بکات چونکە هاوکاریکردنی ئەوان پاڵپشتیەکە بۆ ڕوبەڕەوبوونەوە بۆ بەهێزبوونیان بۆ ئەوەی نەهێڵن داگیرکرد پێ بکاتە ناو خاکی پیرۆزی کوردستانەوە. بەندەگەوە هاتنی خەڵک بەڕاستی زۆر زۆر باشە بەڵام لە ئاس چاوەڕانی ئێمە نییە ینی بەو شێوە بێ ئەم جاریان لەبەر ئەوەی شەڕی کووردە هەر کەسێ لای خۆیەوە ئەوەی توانای بووە هاتووە هاوکاری کردووە بەڵام لەبەر پەرت و بڵاوی بنکەی وەرگرتنی کۆمەکان زۆر پێوە دیار نییە کە چەند هاتووە چەند نەهاتووە. تاوەکو ئێستا نزیکەی چەند تۆنە هاتووەتە ئێرە باشە بەرنامەواتن لێرە بەتایبەت ئەم کەمپینەیە؟ سواز بۆ خوا بەدەنگەوە هاتن بەڵێ تەنەکان زۆرن ناتوانین ئەبێ دوایی ئامارێکی ورد لەسەر شتەکان وەرگین چونکە یەک جۆر کاڵا نهاتووە ئارد هاتووە بۆ نمونە برنج هاتووە زەیت هاتووە ینی خواردەمەنەکانی تر هەمووی بە شێوەیەکی سەرەکی ئەمە فاسۆلیای ئەمە دۆشاوی تەماتێ شتەکان هاتووە ناتوانین وەکو تەن ئەژماری بکەن هەتاکو بار نەکرێ و نەخرێتە بار هەڵگرەکانەوە.